بەناوی خوای گەورە و میهرەبان، درود و سەلام بڕێ بەسەر خۆشەویستترین خەڵقی جیهانیان، پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم. دەمەوێ لە خزمەت نەسیمی ڕۆحدا ڕۆحی مردووی خۆم و ڕۆحی کەوتووی ئێوە زیندوو بکەمەوە و بۆ هەمیشە بیبوژێنمەوە. منداڵەکەت لەدەستداوە و دڵتەنگیت؟ پەیامبەری خودا هەموو منداڵەکانی لەدەستداوە جگە لە فاتیمە. بەهۆی پەیامەکەتەوە قسەت پێدەڕێن و گاڵتەت پێدەکەن. پەیامبەری شیرین دەیان جار تووشی سوکایەتی و ئیهانە بووە. بوهتانت بۆ دەکرێت بەبێ ئەوەی وابێت. پەیامبەر پێیان گوتووە ساحیر، شێت، بەبێ ئەوەی وابێت. باوک و دایکت یاخود یەکێکیان لەدەستداوە و دڵتەنگیت؟ پەیامبەری نازار هەر بە منداڵی هەردووکیانی لەدەستداوە و بێناز بووە. هەژاریت و دنیا لەبەر چاوت تەنگ بووە. پەیامبەر بە مانگ ئاگر لە ماڵی نەکراوەتەوە. ئازیزێک لەدەستداوە و دڵگرانی بۆی. پەیامبەر جاری وا هەبووە لە یەک کاتدا دەیان ئازیزی لەدەستداوە. لە شوێن و حاڵی خۆت دەرکراوی و بیری دەکەیت. پەیامبەر لە مەککەوە دەرکرا لە کاتێکدا خۆشەویستترین شوێن بوو بەلایەوە. ئایا دوای ئەو هەموو ناخۆشیە ژیان کۆتایی دێت؟ دەکرێت دوای هەر سەختیەک ئێمە دەستبەرداری پەیامەکەمان بین؟ لەبیرت بێت هەموو ئەوانەی لە دەور و بەرتن هەر یەکیان ئازارێکیان هەیە و هیچ کەس لە سەختیەکانی ژیان بێبەش نییە. ئەوە تا خۆشەویستی خودا هەموو جۆرە ناخۆشیەکانی بینیوە. لێرەین بۆ تاقیکردنەوەیەکی قورس. لێرەین هەتا هەموو گەردون بزانێت ئێمەیان بە پاڵەوان و شیاو زانی بۆ ژیان. ئێمەیان هەڵبژارد وەک دەستەیەکی بەهێز و متمانە پێکراو بۆ تاقیکردنەوە. خودا بە بڕیارێکی خۆی بڕیاریدا ئێمە بینە بوون، کەواتە ئەم جیهانە نەکەسی لێ زیادە و نەکەسی بێهۆ لە خۆڕا هاتووەتە بوون. تاقیکردنەوەیەکی سەختە، هەم دەبێت بۆ جوانی ئاسمان و ئەستێرەکان بڕوانی، هەم ئاگات لەبەر پێکانت بێت نەکەویت. سەنگەرت لە دوژمن گرتووە و بە وریاییەوە چاودێری دەکەیت. کەچی لە پشتەوە لە نزیک دۆستەوە دەپێکرێیت. ئەو کات دەڵێی ئاخر بە حیساب نەدەبایە تۆ پشتکێن بی، تۆ پشت بووی پشت. لەوێ ئازار پەخش دەکرێت، لێرە میهرەبانی هەڕاز دەکرێت. لە ئەم سەری جیهاندا گوڵخۆی نمایش دەکات. لە ئەفریقیا بێئاوی ژیان لە هەزاران هەژار قورس دەکات. بەرز دەبینەوە بۆ بەرزترین لووتکەی ژیان. لە ناکاو دەکەوینە خوار بۆ ماوەیەکی دوور و درێژ لە پێ دەکەوین. هێواش هێواش نیوەی تەمەنمان لە هەستانەوە بەسەر دەبین. لەش ساغین پتە و بەهێز. باکمان بە هیچ هێزێکی دنیا نییە. دەخۆین دەخەوین ڕادەبوێرین، لە ناکاو زریانێک دێت و عەرشمان هەڵدەگەڕێنێتەوە. هەز دەکەین لاواسترین بوونەوەری ئەم دنیایەین، خۆمان بچووک دێتە بەرچاو. داناکانمان لەپڕ دەکەونە نێو گۆمێکی مەنگی تەڵخ. هەتا کۆتایی تەمەن هەوڵی ڕزگاری دەدەن و دەرناچن. نەزانمان خەریکی وێرانکاریە. هەرچی ڕەنگی جوانە بەڕەش نمایشی دەکات. هەرچی ئاسمانە تاوێک خۆر بۆ بێبەرگەکانە. تاوێک نمنم بۆ تەواوی ئادەمی زادە. هەر ئەمەیە ناوی ژیانە. ئافەرین ئافەرین بۆ ئەو کەسەی لەم هەڵبەز و دابەزەی ژیانە سەر دەکەوێت. بەو پەڕی متمانە ئەگەر هەڵخەڵەتین بە فێنکی ئەم سێبەرە و بەڕازاوایی و سەوزی ئەم دیمەنە، ئەوە خەیاڵمان بۆ کۆتایی لەنگەر ناگرێت. خەونی بێ ئاگایی سەراپایی ژیانماندا دەپۆشێت. نیگایەکی تاڵ لە چاوەکانماندا ئۆقرە دەگرێت. بەڵێ تۆ پاڵەوانی، چاوەڕێ بە لە نێو ئەم جەنگەدا بپەڕیتەوە بۆ باخەکان، بۆ نێو ئەو ڕووبارانەی کە بۆ پشووی تۆ دروست کراون، بۆ ئەو نیشتیمانەی بڕیارە هی خۆڕاگران بێ، هینە بە زیوانی دنیا بێ، بە دەم و چاوێکی گەرد و تۆزاویەوە و بە پۆشاکێکی دڕا و قژێکی ئاڵۆسکاوەوە کە تۆزی مەینەتی لێنیشتووە. شاد دەبینەوە بە ئەرحەم الراحیمین. بەو پیاوەی ڕزگاری پێداین، خەمی لێ خواردین، بەبێ ئەوەی بمان بینێت خۆشی ویستین. ئەم تاقیکردنەوەیە کۆتایی دێت، ئەم جەنگە تەواو دەبێت. جارێکی تر ئارامی باڵ دەکێشێت بەسەر گۆڕەپانی جەنگ و بۆ هەتایە گۆڕەپان هەڵدەگرێت. بەو هیوایەی ژیانمان لە ڕێگەی نەسیمی ڕۆحەوە، ڕۆح و گیانمان زیندوو کەینەوە و توێشوێکی ئێزگار گەورە بۆ قیامەت مسۆگەر بکەین.
دنیا فانیە و کۆتایی دێت ئەو دنیایی تۆ دەیبینی بە سەوز و سۆر دەیڕەنجێنی غەیری خوددا کەس نامینی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.